ئەم کاتتان باش بینەرانی دەنگی ئەمریکا. کاتێک لە ناو کۆنگرسی ئەمریکی وتوێژ دەکرا لەسەر پەسەندکردنی سەرکەوتنی یان پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا، هەزاران هەواداری سەرۆک دۆناڵد ترامپ بەرەو کۆنگرس ڕۆشتن و کەوتونە ناو هۆڵەکانی کۆنگرستا و وتوێژەکان و دانوستنەکانیان ڕاگرت. هەموو جیهان سەیری ئەم ڕووداوە سەیرەی ئەمریکا دەکرد. ئایا تا چەندێک دەنگدانەوەی هەبووە و کاریگەری چەند دەبێت لەسەر ناوبانگی ئەمریکا بە تایبەت کە دێن باسی ئەمریکا دەکری وەکو وڵاتێکی دیموکرات خواست. لەگەڵماندا داکتەر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆر لە زانکۆی کۆڵێج یونیۆن لە نیویۆرک. پرۆفسۆر ئەم کاتت باش دەموێ بە کورتی وەڵامی جەنابەت یان بۆچوونی جەنابەت لەسەر ڕووداوەکانی ئەو کاتە وەرگرین. ژیان باش دەخیم زۆر سوپاس. بەڵێ ئەوەی کە دێنە ڕوویدا بە بۆچوونی من دوا کاتی دۆناڵد ترامپ و بۆی کە هەم کەشەکە بە شێوەیەک بشێوێنێت کە زیاتر با بڵێن ببێتە هۆی کار و کاردانەوەی پۆپولیستانە لە خزمەتی خۆی و دیارە بە پشتیوانی هەندێ لە نوێنەرانی کۆماریەکانیش. بەڵام پرسیارێکی سەرەکیشەوەی کە دروست بوو ئەو بوو کە چۆن ئەو کەسانە ئەو گوایە خۆپیشەندەرانە گەیشتنە بینای کۆنگرس کە شتێکی زۆر سەختە بە تایبەتی لەبەرەوەی کە ئامادەکاری ئەمنی بۆ کرابوو پێشتر و چاودێری کرابوو و شوێنەکە زۆر فراوانە هەموو سەبەبانەی کە ئەیزانین. بەڵام نزیکەی ساعت 3 و 4 ئیتر با بڵێن ئاراستەی ڕووداوەکان وا ڕۆشت کە دیاربوو بە شێوەیەکی چاوەڕوانکراوی زۆربەی کۆماریەکانی زۆر پێی خەڵز بوون، زۆر پێی نیگەران بوون. دوایەوە نەتیجە ئەو بوو وەکو زانین ڕاگەیاندنی با بڵێن قەدەغەکردنی هاتوچۆکردن لە واشنگتن دی سی ئەو زیاتر شتەکانی هێنایەوە باری ئاسایی و وەکو زانین دوجار ئیشەکانی کۆنگرس هەم سێنەت و هەم هاوس بە شێوەیەکی نیمچە ئاسایی بەڕێوە چوو کەواتە بەوە چێ دوێنێ شەو زۆرتر خەڵکی پشتیوانی لە دەستدا بێت لە ناو دەستگاکانی دەوڵەتا هەڵبەت. ترامپ لە سەر ڕۆشنایی ئەوە ئەمڕۆ دیارە و هەڵوێستەی بوو کە تۆزێک نەربی پێوە دیارە. بەڵێ باێ دکتۆر یعنی ئەمە لەسەر وەکو گوتم جیهان سەیری دەکردووە ئەگەر سەیری وەڵامی وڵاتانی جیهان و ڕێبەرانی جیهان بکەین ئەوانەی دۆستی ئەمریکان و ئەوانەی نەیاری ئەمریکانش باسی باری دیموکراسیەت لە ئەمریکا دەکەن زۆربەی خەڵک پێیان ناخۆشە. ئەمە لەسەر دۆناڵد ترامپ ئەکەوێ لەسەر کۆماریەکان دەکەوێ یان لەسەر بزوتنەوەی کە بزوتنەوەی تون دەکا وەکو بڵێن کۆنزەرڤەتەرەکانی پشتیوانانی ترامپ دەکەوێت لەسەر کامان دەکەوێت ئەمە؟ لە ڕاستیە تا ڕادەیەک لەسەر هەرسێ لە ویلایەنە ئەکەوێ، بەڵام ترامپ بۆچێ دۆناڵد ترامپ شتێکی ئەو تۆی نەماوە لە ڕووی بڵێن لە ڕووی ناوبانگی نێودەوڵەتیەوە کە لە دەستی بدات. ئەوە ئەو دڵە ڕاوچی کە هەیە بۆ نمونە لە ئەوروپای تر بە ئاشکرا هەستی پێکرێت بە تایبەتی با بڵێن لە دەوروبەندی ڕاگواستن یا دەست و دەستکردنی دەسەڵاتاکە لەم 1-2 هەفتەی داهاتووای تر کۆتایی پێدێ لە وەکۆزانین لە بیستی ئەم مانگەیە تر بە شێوەیەکی ڕسمی دەسەڵاتی دۆناڵد ترامپ کۆتایی پێدێ. بەڵام بە شێوەیەکی گشتی لەسەر کۆماریەکانیش ئەکەوێت چونکە بەردەوام پشتیوانیا بەشێکی زۆریان بەردەوام پشتیوانیان لە دۆناڵد ترامپ کرد. ئێستاش هەندێکیان هەر پشتیوانی لێ دەکەن. بە دیوەکەی تریشە وەکو ناوبانگی دموکراسی ئەمریکی دیارە ئەمە گورزێکی بێوێنێ لە مێژووی 200 ساڵی ڕابردوواتوانێن بڵێن.
بەڵێ دکتۆر سەلاحەدین بمانەوێ نەمانەوێ دەبێ ئەو ڕاستیەش لە بەرچاو بگرین کە زیاتر لە 73 میلیۆن ئەمریکی دەنگی بە دۆناڵد ترامپ داوە لە دەور و وەکو بڵین لە دەوری ترامپ و کۆماریەکانن بەڵام ئەو بابەتەی کە زۆربەی کۆماری یان نەک زۆربەی ژمارەی کۆماریەکان کە زۆر نزیکی دۆناڵد ترامپ بوون دوای ئەو ڕووداوەی کە لە کۆنگرسا ڕوویدا و ئەو خۆپیشاندانە نەکەوتنە ناو کۆنگرس تا ڕادەیەک دیار بوو کە پشتیوانی پشتیان لەسەر کرد بۆ نمونە جێگری سەرۆک خۆی سەرۆکی زۆرینەی سەنات کە کۆماریە و بۆ نمونە گراهام لنزی گراهام سیناتۆری ناودار کە تا دوێنێش زۆر پشتیوانی سەرۆک بوو ئەمانە تا ڕادەیەک پیشیان لەسەر کرد ئەمە تا چەندێک وەکو بڵێ ناوبانگی کۆماریەکان دەگەڕێنێتەوە لە ناو جەماوەری خۆیاندا تا ڕادەیەک بەڵام هەندێک باری سەختی کۆماریەکان ئێستا هەندێک ئاسانتر دەکات بەڵام ئەمە بەزوتنەوەیەکی ڕاستڕەوانەی پۆپولیستە کە تەسیریان لەسەر یەکتری هەیە هەم لە ناو ئەمریکا هەم لە دەرەوەی ئەمریکا بەو دیوایە بەردەوامە بێت بەڵام با بڵێن وەکو کۆماریەکان خۆیان ئێستا خەریکن با بڵێن فریای ئەو شکستیانە ئەکەون کە چاکیان بکەنەوە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوەی تر بێگومان ئەو بۆ نمونە ئەو ژمارەی کە باس کردەوە 7 ملیۆنەی کە پشتیوانی دۆناڵد ترامپیان کردو دوو خاڵی زۆر گرنگی بیرمان نەچێتەمان ئەو پشتیوانیکردن لە دەنگدانە ڕەوایەتیدانە بۆ ئیشێکی دەوڵەتی وانەیە کە لە کۆشتی سپیە بەڵام ڕەوایەتیدان نییە بۆ هەموو شتێکی تر ئەوەی کە دوێنێ ڕوویدا زۆر شتی بۆ خەڵکانێکی زۆر لە ناو کۆماریەکانیش ڕوون کردەوە یان هیوادارمەوەی ڕوون کردبێتەوە کە دۆناڵد ترامپ ڕەنگە شیاو نەبێت کە ئەو جۆرە بەرپرسیارەتی هەبێت دیارە موناقەشەی درستیش بۆ خۆزانانی بەتایبەتی لە دوێنێ دکتۆر سەلاحەدین ئێمە شارەزایی کردەوەکانی سەرۆک ترامپین لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا 2 هەفتەی ماوە بمێنێت لە سەرۆکاتیدا لەو 2 هەفتەیە چاوەڕوانی شتێک دەکرێت شتێکی نەچاوەڕوان کراو ئەوەی کە هەیە ئەگەر لە با بڵێن چارچوبەی کارکتەر و کەسایەتی دۆناڵد ترامپە سەیری شتەکان بکەین دۆناڵد ترامپ هەموو شتێک کات بۆی نەدۆڕێت بۆی بیباتەوە ئەو جۆرە کارکتەرە ئاوهایە بەڵام ئەگەر تا بەرەنگاری دێژی سەختتر بێ ئەوە شێت شلتر بێ وە بە پێچەوانە شۆ هەر دروستە بەڵام ئێستا کە بۆواچێ هەموو کارتەکانی بەکارهێنابێت لە ناو ئەمریکا وە بۆواچێ هەندێک پشتیوانیشیە بێت لە ناو دەستگا ئەمریکانی دەوڵەتاوە کۆمو دەستگاکانی تر ڕەنگە بیرنەوە بکاتەوە کە شتێکی تر بشێوێنێ لە ڕووی سیاسەتی دەرەوەیە بۆیە هەندێک لە سەرکردەکانی جمهوری ئیسلامی ئێران بۆ نمونە دڵە ڕاوچیان پێوە دیارم چەند ڕۆژە ڕەنگە شتێکی وا بێ ڕەنگە نەبێ بە بۆچوونی من احتیمالەکەی کەمە بەڵام ئەو خۆ بە قوربانی ناساندنە بەردەوامە بێ وەکو قسە تا ئێستا دۆناڵد ترامپ وا قساکە کە گوایە ئەو بردوێتیەوە ڕەنگە کۆتاییەکەی ئیتر بەس بێتە ئەو قسەیە بە تایبەتی کە ئێستا ترسیەوەی لێنشتووە کە ڕەنگە لا ببردێ لە ئۆفیس و جێگرەکەی بەرپرسیارەتەکان بگرێتە ئەستۆ وا خۆمان دەزانین کە کۆنگرسی ئەمریکیش تا درنگانی شەو دوای نیوە شەویشما تا ئەوە گەشتنە قۆناغی ئەوەی کە ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە لای ویلایەتەکانە پەسەند کرا و جۆ بایدن ئەبێ لە ڕۆژی 20 مانگ دوای 2 هەفتە سوێندی سەرۆکاتی دەخوات دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆر لە زانکۆی یونیەن کۆڵج لە نیویۆرک زۆر سوپاسی جەنابەت دەکەم سپاس بۆ ئێوە هەر بچین